ئەستێرەکانی زانکۆ گەورە پرۆگرامی پێشبڕکێی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان. هەر زانکۆیەک بە تیمێکی پێکات و لە 6 قوتابی لەم ململانە زانستیە بەشدار بوو. هیوای سەرکەوتن بۆ زانکۆکەمە خوازن دڵنیام سەرکەوت و شەوی. مەگەڵێک پێزانین کۆنگیر نابروکەش بوو سەرکەوتنێ. بۆ سەرکەوتن هاتین. We're gonna succeed. سەر دەکەوین. بۆ ئەستێکی باش پێشکەش بکەین. الله سەرکەوتووەبی. بۆ ورێکی زۆر بەرزەوەش هاتوون ئینشاڵڵا هەر سەر دەکەین. بەخۆ ئامادەکردنێکی بەهێز و ئومێدێکی گەورە بۆ سەرکەوتن ڕوویان لە ستۆدیۆی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ کرد. بۆ هەندێکیان داگیرسانی ڕەنگە سەوزەکانی وەڵامی ڕاست دڵخۆشکەر بوو. بەڵام گرمەی موزیکی ڕەنگە سوورەکانی وەڵامی هەڵا دووریانی دەخستەوە لە ئومێدە گەورەکەیان، چونکە یاساکە دەڵێت تەنها تیمێک براوە دەبێت. لە کۆی 24 زانکۆ 12 زانکۆ توانیان بلیتی پەڕینەوە بۆ قۆناغی دووەم بەدەست بهێن و 12 زانکۆکەی تر ماڵ ئاواییان لێکردی. بەداخۆ زانکۆی کوردستان 85 غاڵیە بەڵام بەجێمان دێڵێ زانکۆی نۆلج بەداخەوە بەجێمان هێڵێ بەداخەوە زانکۆی ڕاپەڕین بەجێمان دێڵێ بەداخەوە کە نەمانتوانی ببینەوە و بە دڵنیایە شتێکی ناخۆش بوو کە ئێمە نەمان بردەوە. دڵتەنگی کە ئەمڕۆ نەماتوانی سەرکەوتن بەدەست بێن. بەڵام ئەوە یەکەم دەرفەت و ئاخر دەرفەتیشمان نابێ هیوام وایە بۆ ساڵێکی تر بتوانین سەرکەوتن بەدەست بێن. لەم قۆناغەدا 12 زانکۆ لە 6 بەرنامەدا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و پێش بڕچێکدا گەرمتر دەبێت، چونکە هەنگاوێکی تر نزیک دەبنەوە لە خەڵاتی گەورەی بەرنامە کە بڕی 45,000 دۆلارە بۆ براوەی یەکەم و دووەم. ئێستا یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. هیوادارم کە قۆناغی دووەم دیسان لێرەوە خۆم دیتەوە ئینشاءالله ئەو جارە باشتر دەبین لە قۆناغی یەکەم. قۆناغی یەکەم بە 135 خاڵ بەڵام ئەو جارە ڕازی نابین بە 135 خاڵ. هیوادارم زیاتر بینین. زۆر باوەڕم بە خۆم و بە برادەرەکانم هەیە. دوای برنەوەمان لە قۆناغی یەکەم ئینشاڵڵا ئەمڕۆ دیسان سەر دەکەین بۆ قۆناغی سێم ئەمڕۆ باش خۆمان ئامادە کردووە. زۆر باوەڕمان بە تەلەبەکانمانە و دڵنیام سەرکەوتن هەر لە بۆ خۆشمانە و زۆریش پێ خۆشحاڵین کە بەشدارین لەو پرۆگرامە. تیمەکەمان ئامادەیە بۆ ئەمڕۆ و هێوادارم ئێمە بینەوە و ئەڕۆین لە قۆناغی سێم. لە قۆناغی ڕابردوو توانیمان بە نمرەیەکی بەرز بپەڕنەوە بۆ قۆناغی دووەم. لەم قۆناغەشدا خۆمان باش ئامادە کردووە و هیوای سەرکەوتن بۆ فانێڵ دەخوازین تەن ئامانجمەند تەنها بەشداریکردن نییە سەرکەوتن بۆ فانێڵە ئینشاڵڵا. قۆناغی پێشووتر ئێمە سەرکەوتنێکی باشمان بەدەستێنا بۆ قۆناغش باشتر خۆمان ئامادە کردووە ئەمانجمان بەدەستێنانی خاڵی زیاتر بۆ زانکۆکەمان. لەم قۆناغەدا تەنیا نوێنەراتی خۆمان ناکەین بەڵکو نوێنەراتی زانکۆی ڕاپەڕینی دەکەین چونکە ئێمە لە قۆناغی ڕابردوو ئەوانیشمان تێپەڕان و بە دڵنیاییەوە لەم قۆناغش دەتوانین سەرکەوتنی گەورە بەدەست بێنین و خۆشمان بە تەواوەتی ئامادە کردووە بۆم قۆناغە. من چەند ڕۆژێکە خۆم ئامادە دەکەم کتێب دەخوێنەوە سێرچ دەکەم تا بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. بەڵام ئەگەر نەشمانتوانین سەرکەوتن بەدەستبێنین گرنگ بەشداریکردنە. لەم قۆناغەشدا خۆمان باشتر ئامادە کردووە و بە پشتیوانی خوا سەر دەکەین. پاشەوەی لە قۆناغی یەکەم کە بە جیاوازێکی زۆر لە زانکۆی ڕاپەڕینمان بردەوە ئینشاڵڵا ئەو قۆناغەش بە جیاوازێکی باش دەیبینەوە لە بە قۆناغی سێم. ئێمە لەگەر هاوڕێکان بە تەکنیکێکی باش خۆمان ئامادە کردو ئینشاڵڵا سەر دەکەین.
حقیقەتەن ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە و ئیمانێکی گەورەمان هەیە ئەوڕۆ سەردەکەوین بە ئادایەکی زۆر باش. خۆشەویستان سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم بە دیداری وازی شاد دەبم لە قۆناغێکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لە قۆناغی نیوەی کۆتایی 12 زانکۆ ماون، هەردوو زانکۆ بەریەک دەکەون. ئەمڕۆ دوو زانکۆ بەریەک دەکەون، ئەوانیش زانکۆی لوبنانی فەرەنسی. سلێمان ئەحمەد تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی بە بازارکردن، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێت بە بزنسمانێکی سەرکەوتوو. هەڤال عەلی تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ژمێریاری و دارایی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە نووسەر. کامۆ ئاراز تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە زمانەوان. هەڵۆ یاسین تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی کارگێڕی تەندروستی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری تەندروستی کار بکات. و ئەو زانکۆی پێشبڕکێ دەکات لەگەڵ لوبنانی فەرەنسی، زانکۆی پۆلیتەکنیکی ئەولێر. ئەیمەن سەرمەد تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری شارستانی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری ئەندازیاری بزنس بکات. ڕەوا عومەر تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری سیستەمی زانیاری، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دانیا عونی تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی شیکاری نەخۆشی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەک تایبەت بەخۆی بکاتەوە. هیوا جەواد تەمەن 29 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی میدیا، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری میدیا سەرکەوتوو بێت. خۆشەویستان گەڕاینەوە، ئامادەن بۆ پرسیاری خێرا. وەک دەزان پرسیاری خێرا تەنها پرسیارێکە کێ کام زانکۆ زوو دەستی نابوو بۆ تۆنەکە وەڵامەکەی زانی، مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن؟ گەر دەستان نابە بۆ تۆن وەڵامەکەتان نەزانی بە شێوەیەکی ئۆتۆماتیشی ئەچێتە ئەو بەر. ئەوان مافیەوەیان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن، لەبەرەوە وریابن. پرسیارەکە دەڵێ گوندی بێساران سەر بە چ شارێکی کوردستانە؟ پۆلیتەکنیکی هەولێر، کەرکووک، وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست مەریوان. دەچینە لای زانکۆی لوبنانی فەرەنسی، مافیەوەتانەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. لوبنانی فەرەنسی وەرزش هەڵدەبژێرن. ئەی یاخودبی ئەی ناوی ئەو وەرزشەش چییە کە وەرزشوانان بە پەڕەشوت لەسەر شاخەکان خۆیان هەڵدەدەنە خوارەوە؟ ئەی بانجی، بی پاراگلایدینگ، سی کارتینگ، دی هیچ کامیان. سی چرکەتان هەیە؟ پاراگلایدینگ نییە. بانجی چییە؟ بانجی پاراگلایدینگ نە ناکەیت. دی هیچ کامیان. بی دی هیچ کامیان. بەڵێ. بۆچی دیتان هەڵبژارد؟ وڵای هیچێک لەوانە وەکو دیار. باشە یعنی ئەو وەرزشە هیچ ناوێکی نییە؟ بەڵێ بەڵام هیچ یعنی هیچ کام لەم سێکەتە ئەوە سی هەڵبژار بڕوا ناکەین. بانجی چییە زانن؟ بانجی پاراگلایدینگ ئەزان چییە؟ پاراگلایدینگ بڵێ چییە؟ یعنی ئەوەیە وەکو دەست پێ دەگری ئەوها نیمچە پەڕەشوتەکە دەست پێ و دەگری ئەوها دەڕێ
لە ئەوەی هەیە لە تورکیا و لە ئەزمێر و ئانە هەیە ێ باشە ناوی ئەو وەرزشە چییە کە وەرزشوانان بە پەڕەشوت لەسەر شاخەکان خۆیان هەڵدەدەنە خوارەوە ئێوەڵە نیش کامیان باشە بزانین وەڵامەکە ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست پاراگلایدینگ هەڵۆ هەمووی شەرح کرد یعنی وتی پاراگلایدینگ ئەوەیە کە خۆت بە پەڕەشوتێک ئەوەیە پرسیارەکە زانکۆی لوبنانی فەرەنسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن لۆژیک ئەی لۆژیک وە بڕیاریشان داوە لە لۆژیک ئەی هەڵبژێرن ئەم زنجیرێ هێمای کام ئاوێتەی کیمیایی نیشان دەدات HIJKLMNO A هایدرۆکسایدی پۆتاسیۆم B هایدرۆژین ئایۆداین پۆتاسیۆم نایترۆژین C H2O D H2O2 C شرکەتان هەیە؟ دە شرکەتان ماوە؟ B هایدرۆژین ئایۆداین پۆتاسیۆم نایترۆژین چۆن بڕیاری ئەوەتان دا کە بی وەڵامێکی ڕاستە هایدرۆژین ئایۆداین لە پاشان چەند نقطە پۆتاسیۆم کێیە دووبارە شتی بەردەوام هەیە پاشان پۆتاسیۆم نایترۆژینیشی تێدا HKLMNO ئەخ ئەویش هەتا ئەو نقاطانەیدا لۆجیکە لۆجیکە هایدرۆکسایدی پۆتاسیۆم بۆ هیچ ڕەبتی نییە بە مەسەلۆ پۆتاسیوم هایدرۆکسایدش KOH بەسەوە ئایۆداینیش تێدایە پرسیارە لۆجیکە لۆجیکە کیمیکڵ نییە پێرش تێدایە نقطەکان وەک ڕەواڵە فێڵێکی تایە زۆر گرنگە بزانن پرسیارەکە چییە لە پرسیارەکە تێبکەن باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان هەڵەیە لۆجیکی H هەتا O H2O زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەو دەخاڵەتان بەدەست نەهێنا لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا B لە جوگرافیا B کەنداوی هێدسۆن دەکەوێتە چ وڵاتێک A ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا B مەکسیک C کەنەدا D ئالاسکا C شرکەتان هەیە و دەخاڵی لەسەرە ئالاسکاش نییە هێدسۆن هەر ناوە چی بەخۆ هێدسۆن تاوەرەکە لە ئەمریکا بەس کەنداوەکەی لە کەنەدایە C کەنەدا هەڤاڵ C کەنەدا لەبەرەوەی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوەری هەیە دووسێ تاوەری هەیە لە شارەکان بەس کەنداوەکەی کەتیتە باکووری ئەمریکا لە کەنەدا ینی ئەو تاوەرانە بە ناوی هێدسۆنەوەن بەڵێ بەڵام لە کەنداوەکەی لە کەنەدایە کەنداوەکەی لە کەنەدایە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێنن؟ خەریک بڵم چ زانکۆیەک هەڵەبژێنن؟ چ کاتەگۆریەک هەڵەبژێنن؟ لۆجیک. تەنها بیماوە کەواتە لۆجیک بی. کوڕی کچی دایکی باوکت دەبێتە چی خۆت؟ ئەی خاڵت، بی مامت، سی کوڕی پورت، دی کوڕی مامت. سی چرکەتان هەیە؟ کەسی دایکی باوکت دەکاتە پورت، کوڕەکەی دەکات کوڕی پورت. دایکی باوکت پورت داپیرتە، کچی دەکات پورت، کوڕی دەکات کوڕی پورت. تەواو؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ؟ سی کوڕی پورت. سی کوڕی پورت. ڕەوە ئێوە سیتان هەڵبژات کوڕی پورت. جەماعەت دەولاوەشتا مناقەشەیانە بزانین آخر کاتمانەوە چییە؟ ئەزانم ئێوە سیتان هەڵبژاردووە کوڕی پورت. بەس ئەو گفتوگۆیتان لەسەر چییە؟ با تێمگەێنن. ڕانیە تۆ ئەڵێ چی؟ ڕاستە وەڵامە؟ بەڵێ ڕاستە. ڕاستە. کوڕی کچی دایکی باوکی دەبێتە ئەوە وەکو خزمی جیرانی بەیاعەکەمانە زۆر دوور دەکاتەوە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی ئەی بانی تێبت دەکەوێتە نێوان کام لەم زنجیرە چیایانە؟ ئەی هیمالایا و کیشیا، بی کینیا و بالکان، سی کلیمانجارۆ و هیمالایە، دی هیمالایە و تیانشان. سی چرکەتان هەیە؟ وەڵامی دی هیمالای و تیانشان. تیانشان ناوەتی سینی دی هیمالایە و تیانشان. بەڵێ تیانشان لەبەرەوەی کە لە سینیە چێ بۆیە ئەڵێکردن هەر لەسەر بەسینە هەر سەر بەسین شان بە چینی واتە شاخ. باشە خۆی بانی تێبت چییە ئێوەزانن؟ ئەوە دوور و درێژە ئەکەوێتە بانێکە گەورەترین بانە گەورەترین بانە لە موجلە عالم. ئەوە نییە کاڵێن بانێک و دووهەوە ئەوە نیە. باشە بۆ هیمالایە و تیانشان هیمالایە و کیشیا کوێ نازانن؟ لەبەرەوەی تبت لە سینە بۆیە ئەگەریەوە هیمالیا و تیانشان بێتن زیاترە لە لای چین و هیندیشەوەی. دوایە کلیمانجارۆ ئەو لە ئەفریقیایە هەر ئەوە شاخی کلیمانجارۆ. ئەی کینیا و بالکان ئەوە کینیا وڵات تاکید دوورە پێویست بەشی خەریتی بگۆڕی. باشە ئێستا بزانین بۆ خۆمان زۆر عەزێت بین بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری.
بیرکاری بی بیرکاری بی هەڵەبژێرن ئەنجامی ئەم بڕە 1 لەسەر 32 توان 4 لەسەر 5 کەم 1 لەسەر 64 توان 5 لەسەر 6 ئەی 1 لەسەر 32 بی کەم 1 لەسەر 32 سی 1 لەسەر 64 دی کەم 1 لەسەر 64 سی چرکەتان هەیە زاران نییە خۆ بەناقص دەبێت بەناقص دەبێت ئەوەیە زاران نابێت بەس نە ڕاوە ئەوەیە جوتە ئەوە جوتە کاتان خەریکە نامێنێت زوو وەڵامێکم بنێ دی بی دی دی کەم 1 لەسەر 64 بۆچی ئەوەتان هەڵبژات بۆ دیتان هەڵبژات کەم 1 لەسەر 64 بەکەم دەرنایە لەم قۆناغەوە یەکەم جارە کەم دەرنایە وەرەقە و قەڵەمیشتان لەبەردەستە بۆ ئەو معادلانە بۆی قرسە معادلەکە ماینەس دەرنایە ئێستش دڵنیانین ئەگەر ماینەس دەربێ یعنی دڵنیانین لەبەر زاید و ناقسەکەی مشکلە ما هەبوو باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵەیە وەڵامی ڕاست 1 لەسەر 32 ڕانیەوتی ماینەس دەرنایەت زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی لوبنانی فەڕەنسیشی هەڵەبژێرن مێژوو بی لە کوردستانی کۆندا شاوشکا لە لای گەلانی خوری و میتانیەکان خوداوەندی چی بوو؟ ئەی جەنگ بی ڕووبارەکان سی خۆشەویستی دی ئاگر و بروسکە سی چرکەتان هەیە تەموزە ڕووبارەکانیش کاک سۆران وەڵامەکەمان خۆشەویستیە سی وەڵامەکەتان سی خۆشەویستیە زانکۆی لوبنانی فەڕەنسی کامەوە کاتان زۆر مابوو لەوەسێ زۆر دڵنیابن تا ڕادێک دڵنیا بووین لەبەرەوەی خاوەندی جەنگ هەشتارە و ئاگر و بروسکە منەوەنی جۆم لێ بۆ لای ڕەواندز خۆیاکە بۆ ناوی ئازا بووە لە ناوەکە تقریبان کوردی بۆکو ئازا بۆمان ماوەتەوە ناوەکە بەهزاد بووە گەر هەڵە نەبم بۆیە ئەبێ خۆشەویستی بێ ئەی ڕووبارەکان ڕووبارەکان زۆر دڵنیان بڕۆ ناکەم یۆرانیەکان و ڕووبارمان نەبووە ینی تمام بەزوشکی خەینان دەریامان نییە بەڵام ڕووبار بەڵام تا ڕادەیەک دڵنیان کە خۆشەویستیە باشە زانکۆی لوبنانی فەڕەنسی خۆشەویستی هەڵەبژێرن بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چی کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ناوی هوخشترە سێمین پاشای میدیەکان چ واتایەکی هەیە؟ ئەی فەرمانڕەوایی خوێنڕێژ
B فەرمانڕەوای چاک و ئازا C فەرمانڕەوای باڵابەرز D فەرمانڕەوای چاوشین سی چرکەتان هەیە کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بەنێ B فەرمانڕەوای چاک و ئازا زۆر دڵنیا نەبوون دانیە من هەر لەم ڕانیە بە دانیە هەڵ چی بوو زۆر دڵنیا نەبوون لە ناوەکە ئەمن زانیاریم نەبوو لەسەری کامتان زانیاریتان زۆر ڕەوە پێمان وابوو بۆ پێی کە میدیەکان فەرمانڕەوای باش بوون دەسۆڕمان کرد چاک و ئازا بن یعنی باڵابەرزیشانتیانە بووە لە بینی ئەو باڵابەرزی ئەوە بووین سوپەر گوتمان لەگەر لەسە وەزنی کوشترە و هشتر و ئانە بڕ دڵمان نانە و نازدا بخێنەوە یعنی لۆجیکیانە بیرتان کردەوە تقریبا چاوشینیش نەبووە وڵی نەمان دیت بوو نازانین ئەگەر شارژم بۆ قەینە بەسمانم بەماڕە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵەیە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ ئێستا زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات لە ئەدەبیات ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن بی ڕۆمانوسی باکووری کوردستان حەسەنێ مەتێ لە کام کتێبیدا باسی سەفەرێک لەگەڵ شەیتاندا دەکات ئەی دێرێ بی گۆتنێن گونهەکار سی لابیرەنتە جنان دی ئەپیلۆگ چی چرکەتان هەیە؟ لابیرەنتە جنان جن بەپارتینە بدەن جنۆکە دێن گونەهکار ئەو توانە بێژیش کامیان لە دێری نییە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی لابیرەنتان جنان سی لابیرەنتە جنان بۆچی ئەو وەڵامەتان هەڵبژارد کامۆ وەڵامە زۆر دڵنیا نەبووین بەڵام لە هەڵبژاردەی بی و سیە جنان وەکو بڵی جنۆکەی خۆمان لەگەڵ بیەکە ژوتمان لەوە چێ گوتنیان گوناحکار بێ بەڵام ئەوەی کە لێمایەوە سەلمان ڕژدی نووسەری شەمەری بەریتانیا ڕۆمانیشیە بە ناوی نزیکە زۆر نزیکە ناوەکەیەوە بۆیە وتمان لەوە چێ لابیرەنتە جنان بێ زیاتر ڕیسکە چاوەڕێ بەس بیرکردنەوەکەتان لۆژیکی تایە بەڵێ با بزانین سی لابیرەنتە جنان وەڵامشی ڕاستە زانکۆی لوبنانی فەڕەنسی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گوتنێن گوناهکار نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چی کاتەگۆریەک هەڵەبژێرن تەکنەلۆژیا
ئەی و بی هەیە بی کام لەمانەی خوارەوە چینی کۆتاییە لە چینەکانی سیستەمی OSI Open System Interconnection A. Physical B. Transport C. Network D. Application سی چرکەتان هەیە؟ خۆی بە زنجیرە یەکە تا حەفت فیزیکال یەکە ئەپلیکیشن هەفتە بەڵام کە دەرێت چینی کۆتایی ئەمە بەستی زنجیرەی بی ناتوانم هیچ ڕوونکردنەوەی بەم دا شرکەتان ماوە ئەپلیکیشن دی ئەپلیکیشن دی ئەپلیکیشن بەجێرە زنجیرەی ڕەوە چۆن بیری کردو تۆ زێ دڵنیاش خۆی دیارە حەفت دایرە فیزیکال یەکەمە هەر بە یەک دەنووسرێ ئەپلیکیشن بە حەفت دەنووسێ یەکە تا حەفت بەڵام لە ئیشەکان یەکەم زار ئەپلیکیشن دەیکا ئەو جەلەوەی کە کامێدانرا لەوەی تاکید باشە ینی چینی کۆتایی لەو سیستەمە ئەپلیکیشنە بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵتامە دەستێ ناوکۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی سی کاتەگۆریەک هەڵەبژێن. ئەدەبیات ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی من لە زنجیر و تەناف و دار و بەند باکم نییە لەتم کەن بمکوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن هۆنراوەی کام شاعری کووردە ئەی پیرەمێرد بی هەژار موکریانی سی حاجی قادری کۆیی دی هێمن مەهابادی سی شرکەتان هەیە؟ هێمن دی هێمن مەهاباتی دی هێمن مەهابادی حاجی قادر ئەو فۆرمە نانووسیت سلێمان ئەو هۆنراوێت بە جۆ کەوتووە وانە؟ بەڵێ حاجی قادر باوەڕ ناکەم ینی بەو فۆرمە بنووسیتن بۆیە دەکرێت دەبێتن هێمن بێت هێمن زیاتر بۆ فۆرمە دەنووسێت. شتێکی واشم لەبیرە لە پۆلی شەش وا بزانم خیندمان لەتم کەن بکوژن هێشتا ئامن هەمومان و تومانە. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە. من مابادی وەڵامێکی ڕاستە و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 40 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر لەو کەتەگۆریانی کە ماون چی کەتەگۆریەکە هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا تەکنەلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە تەکنەلۆژیا ئەی سیستمی OSI Open System Interconnection لە بواری گەاندندا لە چەند چین layers پێک هاتووە؟ A 4 چین B 6 چین C 7 چین D 9 چین سی چرکەتانێ دەفساری پێش وەڵامی وەشم گوت سی هەفت سی هەفت چین وەڵا حەقی بەرنامەکەی پێ کرد یعنی ئێشتا ئەمە پرسیارێکمان نەکردو تۆ پرسیارێکی تر وەڵامێکی جوابی ئەوشمانەی تۆ باشە ڕەوا زۆر دڵنیای
زۆر زۆریش زۆر بەشی ئایتێ یعنی دەبێ و بزانێ باشە بزانین وەڵامەکەت ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ لوبنانی فەرەنسی لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵەبژێرن وەرزش تەنها بیماوە کەواتە بی بە یاریزانانی وەرزشی پارکور چی دەگوترێت؟ ئەی ترەیسور بی پارسور سی پارتور دی ترەینور سی چرکەتان هەیە ئەگەری هەیە ئەوە بەهۆی ئەمە شرط نییە لەوەجە پارکور بس اگر فرنسي ده تريسور يعني تريسر تريس كاسي بومنا بيجبر كيك كاسي بيجبر هذا التلم ده شركة ماوە كيف نعم زوو وەڵامێکم بنێ سی پارتور سی پارتور هەڤاڵ زۆر دڵنیا نەبوون چی بوو گران کامەوە تۆڵێکی کامە وەرزشەکە زانی چییە بەڵام ئەو کەسانی کە یکەن ترینەر بڕوا ناکەم بەڵام لە بینی پارسوور و پارتورەوە مابووینەوە پارتورمان هەڵبژارکرد دڵنیانین بەڵام زمانی فەڕەنسی کاریگەری بەسەر زمان ئینگلیزیەوە هەبووە لە عادەتەن ئەو تورانەی ئاخیری فەڕەنسی کەسێکە کە شتێکەکات ئیتر بۆیە وا دامان نەکە پارتور بێ ئەوەی کە بە ئینگلیزی ئەگەر ئینگلیزی بۆ یاڵێ پارسەر یاخۆت پارتەر وانە ئەماشتە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست ترەیسور زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر چی هەڵدەبژێرن لەم کەتەگۆریانی کە ماوە فیزیا ئەی یاخود بی ئەی ئەگەر بەرەنجامی هێز لەسەر تەنێک سفر بێت ئەوە تەوژمی تەنەکە چۆن دەبێت ئەی زۆر دەبێت بی کەم دەبێت سی هەمیشە سفر دەبێت دی نەگۆڕ دەبێت سی چرکەتان هەیە؟ نەگۆڕ بەرەنجامی هێز لەسەر تەنێک سفر ئەو تەوژمی تەنەکە نەگۆڕ دەبێت چونکە هیچ هێزەکەی هەمیشە سفر دەبێت هەمیشە ئەگەر نەگۆڕ ئەو قانونی یەکەمی نیوتنە يعني نقول دي نەگۆڕ تەنەکە جوڵاو بیار بە جوڵاو دەبێت هەمیشە سفر یعنی ممکن دی نەگۆڕ دەبێت نەگۆڕ دەبێت دی ئەیمەن بەڵێ تۆ بەزام تۆ زۆر بڕیارتدا کە وەڵامەکە دی نەگۆڕ بێت بەڵێ چۆن بۆ ماشەرە چونکە لە قانونی یەکەمی نیوتن لە فیزیا ئەڵێ ئەگەر هەر تەنێک ئەگەر جوڵاو بێ هیچ هێزەکەی دەرەکی کاری تێنەکار بە جوڵاوی ئەمینێتەوە ئەگەر وەستاویش بێ هەر بە وەستای ئەمینێتەوە ئەگەر هات و ئەو هێزە دەرەنجامەکەی سفر بێ لەسەر تەنەکە ئەگەر تەنەکە جوڵاو بێ هەر بە جوڵاوی ئەمینێتەوە ئەگەر وەستاویش بێ هەر بە وەستا ئەمینێتەوە بۆیە نەگۆڕە بێت وەکو پەندۆلی سەحات ئەگەر هات و قانونی یەکەمی نیوتن ئەو هێزانێک کە کاری تێدەکەن هەمویان کۆیان بکاتە سفر کەواتە جوولەکەی نەگۆڕە یعنی وە قسەیەوە نیوتنە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
وەڵامەکەتان ڕاستە و دەخالیترتان بەدەستێن ئەو کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر هونەر بی بی دەرهێنەری فیلمی ئاڤاتار 2009 کام دەرهێنەرە؟ A. ستیڤن سپیلبەرگ B. جیمس کامیرۆن C. تیم بەرتۆن D. فرانسوا ترۆڤۆ. سی چرکەتان هەیە؟ بی جیمس کامیرۆن. بەدڵنیایی بەدڵنیاییەوە B. جیمس کامیرۆن. کامتان زۆر دڵنیا بوو؟ هەمووتان دڵنیان؟ باشە ستیڤن سپیلبەرگە ناسن؟ بەڵێ. ئەو چی فیلمێکی بەناوبانگی هەیە؟ ستیڤن سپیلبەرگ ئەوەی هەیە ئیتی بازام ئەوە. بەس جیمس کامیرۆن من لە بیرم 2009 بوو کە تازە فیلمەکە هات مەقالێکم لەسەر خوێنەوە لە ڕۆژنامەیەک ئەیوت هەر بۆ نمونە سینێکی بە 48 سعات دروستیان کرد بووشکە زۆر ئەنیمەیشنی تیا بەکارات ویتر لەو کاتەوە لە مشکم چەقیەوە شتەشکەشی گوتی لە فیلمی تایتانەی گوام کرد خەڵکەکە زۆر بگریە دەبی هەمان ئەحساسەکی بدەمەوە ئەو فیلمە نوێی کە هەمان ئەحساسیان لە ئەوی بتە لێ زۆرترین داهاتی هەیە. هەڵۆ تۆ کە ئەڤەتار بینی دڵە پڕ بوو؟ ناوڵە یعنی شەکەی نەکردووە؟ باش بزای وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵیتتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. 50 بە 50 زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ فیزیا. فیزیا لە فیزیا تەنها بی ماوە کەواتە بی. سەتەلایتەکان لە خولگەیەکی بازنەییدا بە دەوری زەویدا دەخولێنەوە. هۆکاری بازنەی بوونی خولگەکەیان دەگەڕێتەوە بۆ کام لەمانە؟ ئەی هێزی کێشکردن تەریبە لەگەڵ خێرایەکەیان. B. هێزی کێشکردن پێچەوانەیە لەگەڵ خێرایەکەیان. C. هێزی کێشکردن ئەستونە لەسەر خێرایەکەیان. D. هێزی کێشکردن زۆرترە لە خێرایەکەیان. سی چرکەتان هەیە؟ ڕاوە سوالەکەی دیسان بخینەوە سەتەلایتەکان لە خولگەیەکی بازنەیی ڕاوەڕاوە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام زوو سی هێزی کەشکردن ئەستونە لەسەر خێرایەکەیان. ئەیمان چی بوو بێدەنگ بوو ئەم جارە؟ جەماعی بوو؟ بەڵێ. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چی هەڵدەبژێرن؟ هونەر. هونەر لە هونەر تەنیا ئەی ماوە کەواتە ئەی. داهێنەری کارکتەری میکی ماوس کێیە؟
A. Walt Disney B. Ab Urix C. Les Perkins D. هەردوو وەڵامی A و B سی چرکەتانەیە؟ بس من میکی ماوس نەگەزەری هینە دڵیانی بنەوە یان واڵ دزنیە یان دیە ئەبی کوردستەکە نانازم نازانم دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ ئەی واڵ دیزنی A. Walt Disney بۆچی بەدڵنیایەوە هەوە ئاپیوریس ئێمە دڵنیای کە واڵ دزنی دەستی هەیە ئەوەی میکی ماوسەکە بەڵام نازانین یان دیە یان ئەیە بەڵام زیاتر بەلایانی دڵنیایەکی خۆمان ئاڕۆین واڵ دزنی هەڵەبژێنین باشە ئاپ یورکس چی ئەیناسن؟ نەخێت بەڵام ئەزانین کە میکی ماوسەر بە کۆمپانیای واڵ دزنیە باشە ئەو منتیژە شاید ئەو بەرهێن بێ بەس ئایا ئەبێت بەرهەمهێن بێ شاید ئەو بەرهەمێن ینی کۆمپانیاکە داهێنەرێکە شێر بناوی خۆی دەبێت هەم کۆمپانیای بەرهەمهێنە و چەند فیلمی ئەنیمێشنی بەرهەمێناوە بەس داهێنەری کارکتەرەکە زۆر دڵنیانی نا؟ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ هەردوو وەڵامی ئەیوب کەواتە واڵ دزنی و ئاب ئیورکس وەڵامە ڕاستەکەی زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر کیمیا بیرکاری بایۆلۆژی تەندروستی تەندروستی ئەیوبی هەیە؟ بی جینی نەخۆشی سایستیک فیبرۆسیس لەسەر کرۆمۆسۆمی ژمارە چەندە؟ ئەی کرۆمۆسۆمی ژمارە 7 بی کرۆمۆسۆمی ژمارە 21 سی کرۆمۆسۆمی ژمارە 28 دی کرۆمۆسۆمی ژمارە 42 سی چرکەتانێ؟ آخر 21 ئەوە داون سیندرۆمە 21 داون سیندرۆمە ئەکید نیمە دا چرکەتانەیە؟ زەمنی حەفت نییە سی کرۆمۆسۆمی ژمارە 28 بەڵێ کرۆمۆسۆمەکان جوودن هەفتیش هەیە باشە ئەزانن ئەو جینە چییە؟ جینی ئەو نەخۆشیە یعنی بۆچی ژماری دەمزانی ئەکید نەبووم لە بینی 7 و 28 لە نێوان کرۆمۆسۆمی ژمارە 7 و کرۆمۆسۆمی ژمارە 28 بەڵێ ئەی چۆن 28تان هەڵبژارد بۆ 28تان هەڵبژارد یعنی بۆ 7تان هەڵنەبژارد لەبەر وەڵامەکەی تەحەوت بوو لەبەرەوەی چی وەڵامێکمان حەوت بوو بازارێ حەوت نەبی ینی ئاوە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە کرۆمۆسۆمی ژمارە 7 وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی لوبنانی فەڕەنسی تەندروستی هەڵدەبژێرن تەنها ئەیماوە کەواتە ئەی
کام لەمانە دەربارەی کەسێکی توشبوو بە نەخۆشی بەرگری خۆیی ئاوتۆ ئیمیوم دیسۆردەر ڕاستە. ئەی سیستمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. بی هیچ کات نەخۆش نابێت. سی هەمیشە تایەکی بەرزیان هەیە. دی لەشیان ئەندامی چێنرا وەرناگرێت. سی چرکەتانێ. ئەی سیستەمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. ئەی سیستمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. چۆن هەڵۆ چۆن زانیت کە ئەم وەڵامە ڕاستە بۆمان شەرحکە. ئەخەر بەخۆی زۆر معلوماتم لەسەر ئەو نەخۆشی و شتانە هەیە. باشە نابێت بیبێت لەبەرەوەڵی هیچ کات نەخۆش نابێت خۆی بەخۆی نەخۆشیە دیسۆردەر خۆی نەخۆشیە. ئێوە ئەوە لەوەیان نەجاتام لە بی نەجاتام ئەمێنێتەوە ئەی و دی و سی. باشە لەشیان ئەندامی شێنرا وەرناگرێت یاخۆت سیستمی بەرگری لەشی ئیمین کاتە لە خودی خۆیانە نەک شتێکی دەرەکی پێنە لەشیان لە پۆلی شەش بەندی سێمە باز دەکات. ئەو شتێک هەیە پۆلی شەشەم. سلێمان تۆ لە بیرت مابوو لەگاتەوە بڵێ باشە مێمۆرەکە و باشە بەندی سێمەگە هەڵە باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 60 بە 60 کاتەگۆریەک هەڵبژێرن. بایۆلۆژی بایۆلۆژی ئەی و بی هەیە ئەی TRNA کام لەمانەی خوارەوە دەگوازێتەوە بۆ ڕایبۆسۆمەکان. ئەی کرۆمۆسۆم بی ترشی ئەمینی سی فۆسفات دی ترشی چەوری. سی چرکەتان هەیە؟ ئەوە ئەمینۆ ئەسیدگواستەوە ڕاستە دەکاتە پرۆتین دەکاتە پرۆتین لە ئەمانێ دەستە تیارەنێ دوای دەگواستەوە بە ترشی ئەمینۆ ئەسیدۆنیە بی ئۆکەی کرۆمۆسۆم نییە. دەرچرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بی ترشی ئەمینی بی ترشی ئەمینی دانیا بۆچی ترشی ئەمینیتان هەڵبژار؟ TRNA ترانسفێر ئارێنەیە ئەمینۆ ئەسیدی دەگواستەوە هەتا پرۆتینی دروست بکە لە دیێنەیەوە وەردەگری. ئەوانی دی فۆسفیت لە ناو ئەمینۆ ئەسیدەکان نییە کرۆمۆزۆمیش نییە ترشی چەوریش علاقەی بمۆزۆی نییە. ئەی ترشی چەوری چیەکە لێە؟ نازانم وەڵڵا. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی کردان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ. لوبنانی فەڕەنسی 70 بە 60 چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کیمیا ئەی کیمیا ئەی مادەی شەپ بەکاردێت بۆ پاکڕاگرتنی ئاو. هێمای کیمیایی ئەو مادەیە چییە؟ ئەی KAISO42 بی KCFESO6 سی K2NICN4 دی
K4FECN6 سی چرکەتانەیە؟ سۆدیۆم ئەم هەمژێ سی سی K2NICN4 سلێمان بۆمان شەرحکە بۆچی سی وەڵامێکی ڕاستە ڕاستیەکەی بێت تەنها ریسکێکە ڕوونکردەوە زۆر دڵنیان نەبوو بڵێ کەستان ڕوونکردنەوەتان نییە نازانن هیچ دڵنیان کە پۆتاسیۆمی تایە لەگەڵ مادی کلۆرینی تایە بەس هەماکەی سی و دی لە نێوان سی و دی سیتان هەڵبژارد بەڵێ باشە زانکۆی لوبنانی فەڕەنسی بزانین سی وەڵامێکی ڕاستە وەڵامی ڕاست KALSO42 زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵبژێرن بایۆلۆژی بایۆلۆژی تەنها بی ماوەکەواتە بی ڕووەکەکان بۆ تێگەڵکردنی کام لەم توخمانە لەگەڵ ئاوێتە ئەندامیەکان پێویستیان بە بەکتریایە ئەی نایترۆژین بی کاربۆن سی ئۆکسجین دی هایدرۆژین سی چرکەتانەیە بەخۆی ئەوەی بەکاردێنن لە بۆ ڕووەک ئەندە پێویستیان بە بەکتریایە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام زوو سی ئۆکسجین پۆلیتەکنیکی هەولێر کات خەریکە نامێنێ و ڕێسکەکان و ئەبێ زوو وەڵامێکم بنێ ئەوە ڕیسێک بوو بۆ ئێمە خۆی ڕێسێک بوو ئێ باشە لەبەر کاتەکەی و ئێوە بۆچی باشە ئۆکسجین بۆچی ئۆکسجینتان هەڵبژارد یعنی بۆ نایترۆژین نەبێ بۆ نمونە هەر هەڵەیە نایترۆجینە جا بکە تۆ واڵێ خۆی کاتمان نەما وەڵامیشمان نەدا بوو گوتمە هەر بە وەڵامەشی برین یعنی نەتان نەزانی باشە بزانین ئۆکسجین وەڵامێکی ڕاستە ئۆکسجین وەڵامێکی هەڵەیە و وەڵامە ڕاستەکە نایترۆژین زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن لوبنانی فەڕەنسی کیمیا بیرکاری چی هەڵبژێرن کیمیا تەنها بیماوە کەواتە کیمیا بی ئۆمێگا سێ بە یەکێک لە ترشە چەوریە بە سوودەکان ناسراوە بریتیە لە چ ترشێک ئەی ترشی لایۆریک بی ترشی مایرستیک سی ترشی لینولینیک دی ترشی ستیاریک والله يعني لا يريد نعم بس يعني ايوبي زو تيكا زوو وەڵامێکم بنێ خەریک کاتان نامێنێ ئەی ترشی لایۆریک زانکۆی لوبنانی فەڕەنسی
چییە ئەم جارە دڵنیا نەبوون؟ ئێمە دڵنیا بووین کە ئۆمێگا سێ ترشی چەوریە بەڵام نازانین بە چ شتێک ناسراوە. نازان باشە بزانین ترشی لایۆریک وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ ترشی لیونۆلینیک وەڵامە ڕاستەکەیە زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر لەو کەتەگۆریانی ماوە چی هەڵەبژێرن؟ سیارەکەمان نیشان بدەنەوە. جارە بەس بیرکاری ماوە بانۆمەوی. بیرکاری. ئەی بیرکاری تەنها ئەی ماوە. خۆ هەر ئەی بادێری. ئەگەر X لە سفر گەورەتر بێت ئەوە X توان کەم سێ لەسەر دوو دەکاتە کام لەمانە. ئەی X لەسەر ڕەگی X B ڕەگی X لەسەر X توان دوو C ڕەگی X لەسەر X D یەک لەسەر X سی چرگەتانەیە. یەک لەسەر ئەوەی عکس دەکەوە یەک لەسەر وانیا X توان دوو ئەگەر ئەوە ئەخا ڕەجی سێدابی ئەگەر ڕەجی سێدابی دەبداری ئەوە ئەوە ڕێگەکە سێدایە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ بەڕێک دەردێ وەڵام ئەیدانێ ئەی لە تێکداو ئێمە باشە بۆ ئەیتان هەڵبژارد. وا ئەوە بەخۆی ماینەس سێ لەسەر دوو دەکەیە یەک لەسەر X دوای بدەیت بەڕێک دەربێت چکە پاوەرەکەی سێ لەسەر دووە واتەوە ئەمان کردکە ئەکسێک دەردێت چکە کیوبە یعنی سکوێرە کیوبە یەکێک دەردێ یەکێک دەمنێ لە ژوورێ. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستێ ئاڵێ. بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست ڕەگی X لەسەر X توان دوو نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەست بێن لەم بەشە. خۆشەویستان لە قۆناغی کەتەگۆریەکان ڕووبەڕووبوونەوەکە تا ئێرە تەواو بوو. قۆناغی شترمان ماوە پێشەوە ئەمەیە خاڵی هەردوو زانکۆکان بە ئێوەی خۆشەویست بڵێم زانکۆی لوبنانی فەڕەنسی 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 70 خاڵ. بەڵام کۆتا قۆناغماوە ڕووبەڕووبوونەوەی تاکەسی خۆتان ئامادەکەن بۆ ئەو قۆناغا. دوای ئەم ناوبرا دەین وڵاتان. ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژار بە کۆدەنگی هاوڕێیان بەڵام لە وەڵامدانەوە کەمێک پەلەمان کرد بۆیە بەداخەوە وەڵامەکەمان هەڵەبوو. یەک لە پرسیارەکانەوە بوو کەنداوی هۆتسۆن دەکەویتە کام وڵات ینی ئەوە زۆر زۆر بەلای من ئاسان بوو چونکە پێشتر خوێنمەوە بخۆی کەنداوی هۆتسۆن لە کەنەدایە و هەروە ناوی هۆتسۆن تاوەرێکیشە لە ئەمریکا بەڵام کەنداوەکەی لە کەنەدایە. وە سەبارەت بە پرسیاری شاوشکاکە من زۆر دڵنیا بووم لەبرەوەی من پێشتر میتۆلۆژیای کوردی و یۆنانی و ڕۆمانیشم خوێنەوە و دڵنیا بووم کە ڤینۆس و ئەفرۆدێت خوای خۆشەویستین لە یۆنانیا و ڕۆمانەکانیش کیوبیدیان هەبووە بەڵام کاتێککە لەسەر کوردیشم کۆڵی و زانیم کە ئێمەش خاوەندی خۆشەویستیمانە بووە کە شاوشکە ئەو کەسەش کە داهێنەری میکی ماوس بوو واڵ دیزنی ئەمە دەمانزانی بەڵام ڕاستەکەی نەمان دەزانی چێ لەگەڵ واڵ دیزنی کاری کردووە
بۆ دیزاینکردنی دروستکردنی کارکتەری میکی ماوس. خۆی ئەمە لە ئامادەکاریەکان پێشەوەی بینە بەرنامەی وا ڕێکەوتنیکەوە یەکەم پرسیاری لۆژیک هەڵبژێنین چکە پرسیاری لۆژیک عادەتەن منتیقە ئەمەش لە منتیقی خۆمان پێ باش بوو گوتمان باید دەخاڵی یەکەم بینین ئەو بوو کە هەڵم بژار پرسیارێکی کیمیاوی بوو زۆر ینی تاکیدشم کرد گوتم پرسیارێکی لۆجیکە ئاگادار بن کیمیاوی نییە بەزەوە کە غەڵەت ناکرد. بەڵام پرسیاری دووەم دیسان من هەروتم دیسان لۆژیک هەڵەبژێرینەوە و هەڵمام ژاردەوەڕەوە دیسانەوە ڕای خۆی دانا لەناوی بەڵام ئەم جارە ڕاستی کرد حەقی ئەوە یەکەمی کردەوە و توانیمان دە نقطە بەدەست بێنێ. لەبەرەوەی بیرکاریمان هەڵبژار چکە زۆر بەمان ئەلمینە و بەڕاستی کە پرسیارەکە هاتە پێشمان پرسیارەکە زۆر قورس نەبوو بەڵام تەشویشات دروست بوو لە بینمان و هەستمان کرد کە ئەخیری هەستمان کرد کە غەڵەتمان کرد بەس وەڵامەکە هەڵە بوو ینی دەستمان ڕۆیشت. بایۆلۆژیمە هەڵبژار چکە لەوەی دڵنیا بووی دەتوانین لەماش دەخاڵی دیر بەدەست بێنین خۆشببختانە توانیمان لە سەرکەوتن بەدەست بێنین و ئەو وڵامەش بە دەستە جەمعی دامانەوە بەڵام ڕاگەیان نەکرد و هەڵبژاردننی کەتەگۆریکەش لەلایەن منەوە بوو. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی بەرنمەکەمان ڕوو بە ڕووبوونەوەی تا کەسی. پێشووی دەست پێ بکەین زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر گۆڕانکاریێکی کردووە حەزەکەین بزانین ئەو گۆڕانکاریە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دانی عونی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئیمان دڵشاد. ئیمان دڵشاد تەمەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی بکاتەوە. ئیمان بە خێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم پێشووی دەست پێ بکەین حەزەکەین بزانین خاڵی زانکۆکان چەندە. لوبنانی فەرەنسی 60 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر 70 خاڵ. پرسیار ماوە و خاڵیش ماوە 2-2 وەرن بۆ لای من لە لوبنانی فەرەنسی سلێمان بفەرموو وێرە. سلێمان بە خێراتی لە پۆلیتەکنیکی هەولێر ڕەوا فەرموو بۆ ئێرە. خۆتان ئامادەکەن دەستان با لەسەر بۆتۆنەکان بێ سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم بۆ ئێوە کام شاعری عەرەبە کە هۆنراوەی بۆ کوردستان هۆنیوەتەوە؟ لوبنانی فەرەنسی محەممەد مەهدی جەواهری. محەممەد مەهدی جەواهری. زۆر ڕاستە 5 خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار چینی نێتوەرک چینی چەندەمینە لە سیستەمی OSI لە بواری گەیاندندا؟ زانکۆی لوبنانی فەرەنسی. حەفتەمین. هەڵەیە ڕەوا تۆزانین سێەم. زۆر ڕاستە ڕەوا 5 خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. کۆتا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. کام زانای فیزیایی توانی ڕێژەی نەگۆڕی گەردوونی کێشکردن جی بە شێوازێکی کردداری بپێوێت؟ نیوتن. هەڵەیە ڕەوازانی تۆ؟ ئاینشتاین. هەڵەیە وەڵامە ڕاستەکە هێنری کافێندش. زۆر سوپاسانەکەین ئەتوان چنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی لوبنانی فەرەنسی هەڤاڵ. لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەیمەن. هەڤاڵ بەخێر بیت. ئەیمەن تۆش بەخێر بیت. خۆتان ئامادەکەن بە هەمان شێوە سێ پرسیار هەیە. دەستی خۆ بسڕاوە. سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارێک 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم ئەمریکا خاکی ئالاسکای لە ساڵی 1867 بە 7.2 ملیۆن دۆلار لە چ وڵاتێک کڕی؟ زانکۆی لوبنانی فەرەنسی. رووسیا. زۆر ڕاستە. هەڤاڵ 5 خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووەم پرسیار ژنێک تەمەنی 70 ساڵە
بەڵام تەنها حەفدە جەژنی لەدایکبوونی هەبووە لەبەر چی؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چکە لە 29 فبریواری لەدایک بووە چونکە لە 29 فبریوەری لەدایک بووە زۆر ڕاستە ئەی من پێش خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە هەوریا بن چەند دانە گامێت لە 2 جووت کرۆمۆسۆم دروست دەبن زانکۆی لوبنانی فەڕەنسی 4 زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین چنۆ شوێنەکانی خۆتان دوو بەشداربووی تر لە لوبنانی فەڕەنسی کامۆ لە پۆلیتەکنیکی هەولێر ئیمان ئیمان کامەوە بەخێربێن بە هەمان شێوە 3 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و ئامادە بن و وریا بن یەکەم پرسیار ناوی پێشووی شاری ڕەواندز چی بوو؟ ناوی پێشووی شاری ڕەواندز کاتان خەریکە نامێنێ لوبنانی فەڕەنسی محەممەد پاشا محەممەد پاشا پاشاوە پاشاوە یەک محەممەد پاشا محەممەد پاشا ئیمان تۆ نازانی قەڵاتۆڵان هەڵاچوالان هەڵەیە وەڵامی ڕاست هەڵاڵۆک ناتوانتوانی ئەم پێشخاڵە بەدەست بێنن بەڵام دوو پرسیاری تر ماوە هەر پرسیاری پێشخاڵی لەسرە دووەم پرسیار بە شێوەیەکی گشتی لە وەرزشی پۆلۆدا ئەو یاریزانانەی لە کاتی لێدانی پەنەڵتی جێبەجێ دەکات ژمارەی چەندە؟ لوبنانی فەڕەنسی دوو یاریزان کامۆ دەڵێ دوو یاریزان هەڵێ ئیمان تۆ زانی؟ 4 وەڵامی ڕاست ئەگەر نەپەڕیدا دو چوار دوو نا 3 وەڵامی ڕاست 3 کۆتا پرسیار بۆ ئێوە بناغەی سەرەکی مادەی پرۆتین چ ترشێکە؟ ترشی ئەمینی زانکۆی وەڵامیشم داوە ئیمان ئەڵێ ترشی ئەمینی پۆلیتەکنیکی هەولێر زۆر خێرا وەڵامەکەت داوە پێش خاڵت بەدەستێنا زۆر سپاسانەکەی نەتوانم بچنەوە شوێنی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی لوبنانی فەڕەنسی هەڵۆ لە پۆلیتەکنیکی هەولێر هیوا هەڵۆ وە هیوا بەخێر بێن عینەکمان لە چاوە و پێشما بێ لە من بچووکترە تەمەنی براشم هەیە عینە ناوی هەڵۆی لە من بچووکترە خاڵی هەڵبەشمان یعنی بێ ئاگای لە برا گەورە بێ باشە ئاگادام وریا بن 3 پرسیار هەیە بۆ ئێوە پرسیار یەکەم دەڵێت مانگی کوردی خاکە لێوە لە کام وەرزی ساڵدایە لوبنانی فەڕەنسی یعنی بەس مانگەکەی برمبرە مانجی ئەوەندە مانگەکە لە چ وەرزێکایە خاکە لێوە وەرز وەرزی بەهار وەرزی بەهار زۆر ڕاستە هەڵۆ پێشخاڵی بەدەستهێنا دوو هەم پرسیار زانستی ناسینەوەی میوزیکی گەلان چ زانستێکە؟ زانستی ناسینەوەی میوزیکی گەلان چ زانستێکە؟ لوبنانی فەڕەنسی فۆنۆلۆجی 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 هیوازانی تۆ؟ کەمان کەبان کەبات کەمان یعنی بە ئەمریکا کەمان هەڵێ وەڵامی ڕاست ئەتنۆ میوزیکۆلۆژی کۆتا پرسیار بۆ ئێوە چ ئافرەتێک ڕۆڵی سەرەکی پێدرا لە فیلمی تایتانیکدا؟ هەڵۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی کەیت وینسلت کەیت وینسلت ڕاستە
خۆشەویستان وەک بینیتان ڕوو بە ڕووبوونەوەی تاکەسی بەو شێوەیە کۆتایی هات. تەنها پرسیارێک هەیە چارەنووسی زانکۆکان دیاری دەکات پێشەوەی پرسیارەکە بکەین. خاڵەکانتان بەبیرێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. یەک پرسیار. چارەنووسی زانکۆکەتان دیاری دەکات. دەچنە مەرحەلەی داهاتوو یان ماڵاوایمان لێ دەکەن. لەبەرەوە هوریابن پرسیارەکان لێ یەکەم کێ زوو زانی دەست بنێ بە بۆتۆنەکە وەڵامەکەم باتێ. گەر نەزانن وەڵامەکەتان یاخود هەڵە بێ پرسیار لە زانکۆی بەرامبەرەکەین. زانکۆی بەرامبەر پرسیارەکەی ڕاست بوو ئەوان دەچنە قۆناغی داهاتوو. وەڵامەکەی ئەوانیش هەڵە بوو پرسیاریشتتان لێکەین. لەبەرەوە وریابن ئامادە بن. پرسیارەکە داڵێت شۆڕشی ئۆکتۆبەر لە چ وڵاتێک بەرپا بوو؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. رووسیا. رووسیا. وەڵامەکەتان ڕاستە. خۆشەویستان زانکۆی لوبنانی فەرەنسی بەداخەوە بەجێمانەیەڵێ بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵی بەدەست هێنا بەرامبەر 85 خاڵ دەچنە قۆناغی داهاتوو. پیرۆزبایتان لێ یەکەم. بەڕێزان خۆشەویستان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن. ئەم زۆر بەداخەوە کێمە نەمانتوانی بچین بۆ قۆناغی دواتر بەڵام ئیتر کەسێک ئەباتەوە و کەسێکیش دەبێتن لە یاریەکە دەربچێتن بەڵام ئەوە بەو مانای نیە ئێمە هورەمان بڕۆخێت بەڵکو دەبێتن بۆ ساڵی داهاتوو باشتر و باشتر بخوێن و خۆمان باشتر ئامادە بکەین و ئینشاءالله لە ساڵی داهاتوو سەرکەوتن بەدەستی. بەداخەوە من لێرەوە ئەو بەرنامەمان بەجێهێشت و بەشداری ئەو بەرنامەش ناکەمەوە چونکە من ئەو ساڵ دو ساڵی زانکۆمی هیوادارم برادران لە ساڵی داهاتوو بتوان ئەنجامێکی باشتر بەدەستبێنن لە بۆ زانکۆکەمان. هەرچۆن ئێمە بۆ بردنەوە هاتبووین و هیوامان بە خۆمان زۆر بەرز بوو بەڵام لە کۆتاییە دۆڕانمان بەڵام ئەمە واتای کۆتایی هەموو شتێک نییە و ئەزمونێکی زۆر خۆشش بوو بۆ من و بۆ ئەندامانی تری گروپەکەم. لە کۆتاییدا هەستێکی زۆر ناخۆشمێ ئێمە ئەو قۆناغە بەجێ دێڵین لەبەرەوەی لە قۆناغی یەکەمدا بەرزترین نمرەمان بەدەستێنا بوو بەڵام ئیدی بەختیاوەرمان نەبوو لە قۆناغەدا هیوای سەرکەوتم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرش دەخوازم. ئەمڕۆ ئێمە بەداخەوە نەمانتوانەی سەرکەوتن بەدەستبێنین کە ئەو لاوانە زۆر باش خۆیان ئامادە کرد بوو خەڵکێکی زۆر بەتوانە بوون. سوپاسی زانکۆی لوبنانی فەرەنسی دەکەم کە توانیوێتی ئەم نەو ئەجیلە دروست بکات و من ئومێدەوارم ساڵی داهاتوو بە وزەیەکی بەهێزتر بتوانین بینەوە. وڵامان بەخۆمان بکە دەیبینەوە و هاتنە لێرە ئاتش باشمان پێشکەش کردووە پیرۆزبایش لە زانکۆی لوبنانی فەرەنسی دەکەم کە لەبەرەوەی جیاوازەکەمان زۆر کەم بوو ئەوانش بە سەرکەوتوو دادنی ئینشاڵڵا سارژکە سەر دەکەون. پرسیارەکە هاتەوە من و ڕەوە دەستمان لەسەر یەکدانا بوو لەسەر باتمەکە تاکەوی یەکەم کەس بین چکە ئەوان لە ئەدەبی بەقۆت بوون ئێمە عەلمی بووین زیاتر توانیمان بەدەستی بێن دوای ئەوە کە پرسیارەکە لە ئێمەیان کرد لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر کە لە رووسیا بوو من خەریک بوو هەڵەیەک بکە بچکە وام زانین جەنگی ئۆکتۆبەرە کە هی مەسڕ بوو بەس چۆم ڕەئی هیوام وەرگرت کە هیوا لە سیاست و مێژوو زۆر باش بوو توانیمان یعنی ئەو پێوتم رووسیا من شەکسەر وتم رووسیا و بردمانەوە. سەرکەوتمان بەدەستین الحەمدولillah بەڵام بە سترێسێکی زۆر زۆرەوە لە بەرەوەی لوبنانی فەرەنسیش زۆر زیرەک بوون و بە فەرقەکی زۆر کەم لێمان بردەوە. ئەویش یعنی لەسەر پرسیاری ئەخیر کاکی وای ماوە لە قۆناغی داهاتوو قۆناغی ڕابەراتیکردن یان ئارکداریکردنی دوو زانکۆی کێشمان دەکەوێتە ئەستەوە هەم ڕزانکۆی ڕاپەڕین هەم زانکۆی لوبنانی فەرەنسی و هەم زانکۆەکەی خۆشمان واتە نوێنەراتی سێ زانکۆ دەکەین لە قۆناغی داهاتوو ومێدەوارین بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. ئێمە زۆر خۆشحاڵین کە سەرکەوتمان بەدەستهێنا ئەمڕۆ لە قۆناغی دووهەم و چوون بۆ قۆناغی سێهەم. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. دوو زانکۆ بەشدارن لە گروپی ئەی ئەوانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەروەها زانکۆی هەولێری پزیشکی.
یەکەم چرکێ بەژاریکردمان لە پرۆگرامە بۆ سەرکەوتن خۆمان ئامادە کردووە سەرکەوتنی جاری پێشوهانی دایم بۆەوەی بەروەیەکی بەرزتر بینەوە هەر بۆ سەرکەوتنی شاتر ئەمڕۆ زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە مشتومڕێکی زۆرتان بوو نەوەڵات زۆر بەتەواتی دڵنیانە بووی بەس هەسەکەی نەمێزیات بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ دا چرکەتان ماوە کامیان تەواوێستە بەڕێیەوە تۆزێک دوو دڵم لە بینی بیبی زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵیتتان بەدەستهێناوە پێش بڕکەی ئەم جارەمان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی ئەمریکی عراق سلێمانی وە زانکۆی هەولێری پزیشکی